الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على رسوله الأمين وعلى آله وصحابته أجمعين. بالتوفيق معونة يارمتي خواهي پروردگار همو شواني پێنجشەمە کتێبێکی بە نرخمان داناوە کە ئەوش رياض الصالحين من كلام سيد المرسلين. زانایان سەبارەت بەم کتێبە دەفەرموون پێویستە لە هەموو ماڵێک دوو کتێب هەبێت، پێویستە لە هەموو ماڵێک دوو کتێب هەبێت. یەکەم کتابی رب العالمین کە ئەوش بریتە لە قورئانی پیرۆز، دەبێ هەموو ماڵێک قورئانێکی تێدا بێت بۆ ئەوەی ئەو ماڵە کەلامی خوای پەروەردگاری تیا بخوێنرێتەوە کە ئەمەشیان وەحی خوایە. کتێبی دووەم کە بە نرخە و پێویستە لە هەموو ماڵێک هەبێ کە ئەوش کتێبی ریاض الصالحینە کە مؤلفەکەی ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای گەورەی لێبێت. ئەم کتێبە برا بەڕێزەکان زۆر مەشهوڕە، بە تایبەت لای مامۆستایانی ئاینی و زۆرێک لە عەوامی خەڵک ئەم کتێبیان هەیە لە ماڵەوە. بۆچی؟ چونکە زۆر پێویستە لە هەموو جانبەکانی دین دواوە و باسی کردووە. باسی سەدقی تایە، باسی ئیخلاسی تایە، باسی تەوبەی تایە، باسی مراقبەکردنی و چاودێری خوای پەروەردگار بەسەر بەندەکانی تایە، باسی علاماتی ساعی تایە. لە هەموو ئەبوابەکانی دین حەدیث و فەرموودە و ئاەت و قورئانی هاوردۆتەوە لەسەری. بۆیە هەڵمان بژارد بۆ ئەوەی هەموو لایەک ئینشاءالله ئیستیفادە لەم کتێبە بکەن. ئەوەی کە دەمەوێت ئەم شەو باسی بکەم دوو تەوەرە. تەوەریشان سەبارەت بە ژیاننامەی مؤلفی کتێبەکە کە ئیمامی نەوەویە، ئەمە تەوەری یەکەممانە. تەوەری دووەممان سەبارەت بە مقدیمەی کتێبەکە، بەشێک لە مقدیمەکەی ئینشاءالله ڕاوەی دەکەین و شەرحی دەکەین. ریاض و صالحین با بزانین عنوانی ئەم کتێبە یعنی چی؟ ریاض چییە؟ دەفەرمێ ریاض الصالحین، ریاض جەمعی ڕەوضەیە. ئەم کەلیمەی لەکوێوە وەرگردووە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای گەورەی لێبێت؟ لە فەرموودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەری گردووە کە رسول الله صلى الله عليه وسلم أفرمي إذا مررتم برياض الجنة فارتعوا. فقال الصحابة يا رسول الله صلى الله عليه وسلم وما رياض الجنة؟ قال حلق الذكر. پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمي اگر داتان بتك باخيكا بتك بيستانيك. طبعا رياض لزمانی کوردی واتە باخ، واتە باخچە. چۆن باخچەیەک باخێک ئەنواع و ئەشکال میوە لە خۆگرێ، زەرعاتی تایە، ترەی تایە، هەنجیری تایە، سێوی تایە، هەناری تایە، هەموو جۆرەکانی میوە هەمە جۆرە. هەموو ئەمانە لە ناو باخێکی گەورە و فراوان دەیبینیت. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمي إذا مررتم برياض الجنة فارتعوا. كاتك شونا ناو باخو بيستاني شي خوش فارتعوا، لي بخون بينوشن. يعني شي؟ يعني إنسان بذكري ويادي خواي پروردگار بآياتكاني خواو بفرمودكاني پیغمبری خوا صلی الله عليه وسلم مطمئن و مرتاح بي و آسودا بيت. صحابة فرميان أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم رياض الجنة فرمي حلق الذكر. ويقل دس قوتاني مدن لشوينك محاضريك هبو وتاريك هبو، كسيك حديثي شرح كرد، كسيك آياتي شرح كرد، بكمي مزانا
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ داتان بە تەکیانە دانشە گۆڕاگرە فەرتەعوا وەرە ببیستە ئەو حەدیسە چییە فەوائیدی چییە ئاەتەکانی خوای گەورە چی ئەکرێتەوە فەرتەعوا کە حیلەق الذیکرە ئێستا ئەم مەجلسەی ئێمە مەجلسێکی مبارەکە ئینشاء الله بۆ حەفەتهم المەلائکە ئێستا فریشتەکان دەور و پشتی ئێمەیان داوە دوعای خێر بۆ ئەو کەسانەکەن کەوا لەو مەجلیسانە دانیشتوون کە باسی خوای پەروەردگاری تیاکرێت یادی خوای گەورەی تیاکرێت خوای پەروەردگار لە لای مەلائ الأعلا لە لای فریشتەکان باسی ئێوە کە ئینشاء الله بۆ چونکە لە حەڵقەی ذکر دانیشتوون کەواتە ڕیاض بە معنای چی دێت باخ و باخچەیشی فراوان رياض الجنة رياض الصالحين واتا باخشي بيوچاكان من كلام سيد المرسلين أما عنواني همك كتابك بلام كاميا مشهورة رياض الصالحين من كلام سيد المرسلين واتا أم كتابي كنسيمة وقصي خومنية إمام النووي فرمي هموي أمي كنسيمة آياتي خواهي پروردگارا فرمودي پیغمبري خواهي صلى الله عليه وسلم صيخومي تانية من كلام سيد المرسلين فرموي سيد المرسلين پیغمبري خواهي صلى الله عليه وسلم قورو سروري هموم روفكانا أفرمي أنا سيد ولد آدم يوم القيامة ولا فخر من قوري هموم روفكانم وفخر جناكم زۆر جار مسلمانی وایە پرسیارەکە ئەڵێ دروستە لە ناو نوێژە لە کاتی تەحیاتە بڵێن التحيات لله والصلوات الطيبات السلام على سيدنا محمد وشي سيدنا بۆ زیادکەین لە وەڵامدا دەڵێن نەخێر لە دەرەوەی عیبادات چونکە ئەسڵ لە عیبادات منع توقیفی عبادات كاتيك مشروع بوا هموي ببلغي آيات وفرمودي بيغمري خواه صلى الله عليه وسلم بو كزنية لخوي زيادي بكات لم دوسي رجاء قلت فيديو يكن بيني لمصر يشي لبانك دركاني مصر بانك دا قال أشهد أن سيدنا محمد رسول الله صلى الله عليه وسلم وشي سيدي زياد كلنا وبانك أم زياد كرني السيد لنا وبانقال لو شونيا أو بدعية درسنيا في غمري خواه صلى الله عليه وسلم بلال وافر نكرت عبد الله كوري أم مكتومي وافر بانق نكرت بلكو بانق يعني قل فرموي بوشي وازد ببانقدن فرموي كاتك جيشنا شايتمان قلن أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله صلى الله عليه وسلم كواتا استاكلم مجلسيا اتوانين بلين سيدنا محمد درستا بل سيد معنا قور معنا سرور معنا پیغمبري خوا صلى الله عليه وسلم بلام لنا ونجا چونك توقيفية وعبادتا نابي لفظي سيد بكار بينيت ولنا بانغا نابي لفظي سيد بكار بينيت بلكو بأشهد أن محمد لتحيات علي عبده ورسوله ها إما دبيت توقيفي بين هل خوما نوشتي زيادنا كين بودينا كي خواي پروردگار ككاتيك ألين من كلام سيد المرسلين أجر توبلي محمد سيد ما خير ناقات وكو خير أجر باداشت بلام كبلي محمد رسول ما پیغمبر ما أو أجر تاقات بو چونك إقرارك بنبوة محمد صلى الله عليه وسلم إقرارك بنبوة محمد صلى الله عليه وسلم كواتا من كلام سيد المرسلين بويا أما سبارت بعنوان كتابك دين سر ترجمة إمام النووي باب زانين إمام النووي كيام إمام النووي لصالي 631 هجري واتا كوتشي لدايق بوا لصالي 631 كوتشي لدايق بوا ولصالي 676 وفاتي كردوا
يعني تمني چەند ساڵ بۆ وەفاتی کرد؟ 45 ساڵ تەمەنی کرد، بەڵام بەدەیان مؤلفات و کتێبی هەیە ماشاءالله. ژیانێکی کەم بەڵام پڕ بوو لە خێر و بەرەکەت، سوودێ زۆری گەیان بە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. ئیمامی نەوەوی طبعا نەوەوی لە چێوە هاتە؟ نەوەوی لە چێوە هاتە کێ زانێ؟ ئێمە نەوەویمان بیستۆ هەر چەکی ئۆتۆمیە و ئەیدەن بە خەڵکەوە نییە؟ نەوەوی چییە؟ نا، نەوەوی چییە؟ لە کێ وەرگیراوە؟ نا، ئەوترێ نەوەوی و ئەوترێ نەواوی، هەردووشی هاتووە. نەوەوی نسبەتە بۆ دێیەک کە ناوی نەوایە. نەوا لەکوێیە؟ لە حۆرانە لە دیمەشق لە سووریا. دێیەک ناوی نەوا بوو، لەوێ لەدایک بوو و هەر لەوێش وەفاتی کرد. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای گەوری لێبێت. وەفاتەکەشی چۆن بوو؟ لە حەج هاتەوە، تەمەنی 45 ساڵ بوو، نەخۆش کەوت، نەخۆشیەکی قورسی گرت، هەڵنەسایەوەتەیە وەفاتی کرد، ڕەحمەتی خوای گەوری لێبێت. ئیمامی نەوەوی ناوی الحافظ محی الدین ئەبوو زەکەریا. ئەبوو زەکەریا ئەمە کونیەکەیەتی، خۆی ناوی چییە؟ یەحیا، ناوی یەحیایە، بەڵام ژنشی نەهاورد بوو، خێزاندار نەبوو. بەڵام بۆ نایەنە ئەبوو زەکەریا، ئەمە لە سەردەمی زوو و لە ناو عەرەبشە ئەلقاب و کونا زۆر بڵاو بوو و ئەمەش موافقی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕۆژێکیان عەلی زاوای بینی کە ئامۆزایەتی فەرمووی ئەبوو توراب، لەقەب و کونیەی عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمووی ئەبوو توراب. عەلی ڕەزای خوای گەورەی لێبێ تا ئەو ڕۆژەشی مرد هەر کەسێ بانگی بکردایە پێی خۆش و بانگیان بکردایە ئەبوو توراب، چونکە ئەو کونیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی نەبوو. ئیمامی نەوەوی خێزانی نەبوو، بەڵام ئەبوو زەکەریا بەوە مەشهور بوو، هەروەکو چۆن دایکە عایشە منداڵی نەبوو، کونیەکەی چی بوو؟ ئومی عەبدڵڵاه، دایکی عەبدوڵڵاه، کەواتە مەرج نییە هەر کەسێ گوتیان باوکی فڵان و دایکی فڵان مەرج نییە مناڵی هەبێت، ممکنە ئەشێ دەو کەسە مناڵشی نەبێت، نەوەشی نەبێت، ئەو کاتە لەقەبەکەی وایە، کونیەکەی وایە و ئەمەش جوانە بەڕاستی. ئێستا لە ناو کوردەواری ئێمە ئەم کونیە نییە، کابرا اختیار بووە 70 ساڵە هەر پێڵێن کاک محەممەد، هەر پێڵێن کاک ئەحمەد. ئەمە لایق و جوانترەیان بڵێ بۆ نمونە باوکی ئەنەس یان باوکی زەکەریا، باوکی یەحیا، باوکی عەبدوڵڵاه، بۆ ئەمە ڕێزە بەڕاستی. کابرایەک 50-60 ساڵ 70 ساڵ تەمەنی کردو هەر بە ناوەکەی خۆی بانگیەکەن، بەڵام کەوتت باوکی فڵانە کەس، دایکی فڵانە کەس، ئەمە ڕێز و حورمەت و ئەدەبی تایە. کەواتە دەبێت لەمەش فێر بین کاتێک گەڵێ ئەبوو زەکەریا، ئەمە کونیەیە وا باشترە، ئەدەب وایە، یەکێکە لە ئادابی ئیسلامی ئینسان کونیەی هەبێ بۆ ئەوەی جێ ڕێز و حورمەت و تەقدیر بێ. ناوی یەحیایە، یەحیا بن شەرەف بن موری، بن موری. ئیمامی سیوطیە فەرمی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ، موری واتە بضم المیم وكسر الراء. دەفەرمێ نسخەیەکم بینی بە دەسوخەتی ئیمامی نەوەوی بۆ خۆی ژیاننامەی خۆی نووسیە، ئەلەوێ تەحریکی کردووە، میمەکە ضمێ و ڕائەکە کەسرەیە، نەک موڕی، بە تەشدید نییە، بە شەددە نییە، بەڵکو دەڵێ چی؟ موری. یەحیا بن شەرەف بن موری بن حەسەن بن حوسەین بن محەممەد بن جمعە بن حزام النووي أو النواوي نسبة إلى قرى بحوران بسوريا، لا شاري دمشق لدي نوا لدايك بو رحمة خواهي پروردگاري
لێبێت هەر لە مناڵیەوە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ زۆر متعلق بوو بە قورئان لە مناڵیەوە قورئانی لەبەر کرد باوشی بردی بۆ مەدرسەیەک لەناو ئەو مەدرسەیە وەکو چۆن ئێستاکە حجرە و غورفە و مزگەوت و مەدرسە جاران وابوو جاران قوتابخانە وەک ئێستا نەبوو کولیات و مەعاهد کاتێک تەڵەبایەتی و فەقێهەتی لەناو مزگەوت دەرکرا چووە ناو مەدارس و کولیات و مەعاهد بۆیە حاڵمان وای لێ هات خۆ جاران ڕۆشنبیرەکانی ئێمە باو باپیرانی ئێمە و ئەدیب و نووسەر و شاعرەکانی ئێمە و مامۆستایان و عالم و زاناکان هەمویان لەناو مزگەوت پەروەردە بوون لەوێ فێرکران چونکە علم لەناو مزگەوتە هەڵقوڵاوە بۆیە مەدرسە لەو مەدرسەیە مایەوە ئیمامی نەوەویە فەرمێ بە 2 ساڵ لەو مەدرسەیە ئەمامەوە تەڵەبی علم مەکرد ئەو نان و ئاوەی کە لە مەدرسەکە ئەدرا تحملی ئەوەش مەکرد چیان بدای ئەوە مەخواردەوە یعنی لە 3 ژەمە جار وابوو ژەمێ نانیە خوارد بەس عوداڵی ئەوە بوو کە چۆن تەڵەبی علم کە علومی حەدیثی لەبەرە کرد لەولاوە قورئانی لەبەرە کرد لەولاوە حەدیثی لەبەرە کرد لەولاوە خەریکی بەلاغە بوو لەولاوە خەریکی ئوصول بوو لەولاوە لە فقه کە کتێبێکی نووسیەوە لە فقه ناوی نام منهاج کە یەکێکە لە کتێبە بە نرخەکانی مەذهبی ئیمامی شافعی کە ئیمامی نەوەویش بۆ خۆی شافعی مەذهب بوو یەکێکە لە کیباری مەذهبی شافعی ڕەحمەتی خوای گەورەی لێبێت کەواتە دەبێ ئەوە فێر بین عولەما و زانایان شەو نخۆنیان کردووە بۆ تەڵەبی علم هەوڵیان داوە ماندوو بوون هەتا گەشتونەتە ئەو ئاستەی کەوا و علمیان هەبووە کەوا خوێندویانە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ ڕۆژانە 12 دەرسی هەبوو هەموو ڕۆژێک 12 دەرسی خوێناوە لە هەموو علومەکان خوێنایەتی کولی ڕۆژێک 11 دەرسش نەبووە 10 نەبووە ڕەنگە ئێستا تەڵەبەی ئێمە و قوتابی ئێمە 4-5 دەرسی بۆ دانی بێزار بێت بەڵام ئیمامی نەوەوی 12 دەرسی خوێناوە ڕۆژانە و کۆڵشی نەداوە و بێزارش نەبووە لە تەمەنی 29 ساڵی و 20 ساڵیە لە 20 ساڵیە فتوای داوە قسەی کردووە کتێبی نووسیەتەوە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای گەورەی لێبێت طبعا مامۆستای زۆر بووە شێخی زۆر بووە و تەڵەبەی زۆری خستۆتەوە لە دوای خۆی بە تەفسیلی هەمووی ئەوانە ناچینە سەری بەڵام ئەوەنە لە تەرجەمەی ئیمامی نەوەوی باسەکەین بەڵام کۆمەڵێ لە موصەنەفات و ئەو کتێبانی کەوا زۆر مەشهورن تصنیفاتی زۆر بووە تالیفاتی زۆر بوو ئەوانەی کە زۆر مەشهورن ئەوانە باسەکەین بۆ نمونە الأربعون النووي كتشل فرمودية لأحاديث بيغمري خواه صلى الله عليه وسلم نسيتي ولا كتابك ناوينا الأربعون النووي أمين إمام نووي رحمة خواه يقول لي بيه يشي الكتابكاني بستان العارفين يشي الكتابكاني التبيان في آداب حملة القرآن أم كتابج مشهورة يشي الكتابكاني منهاج الطالبين أول فقه شافعية نسراوته يشي الكتابكاني المنهاج لشرح صحيح مسلم ابن حجاج شرح صحيح مسلم إمام نووي شرحي كرت ئێستاش هەموو زانایان هەموو مامۆستایان هەموو بانخواسەکان پێویستیان بە شەرحی ئیمامی نەوویە کە بگەڕێنەوە بۆی کاتێ بمەوێ حەدیثێک ڕافەکەی بزانم شەرحەکەی بزانم ئەگەڕێمەوە بۆ شەرحی کێ ئیمامی نەووی کە شەرحی صحیحی مسلمە رحمەتی خوای پەروەردگاری لێبێت و یەکێک لە کتابە مەشهورەکانی المجموع في شرح المهذب أوش كتابك إمام نووي تأليفي كردوا وفاتكشي روجي چوارشەمبوو لصالي 676 وفاتي كرد رحمه الله لمانجي رجب ولدينا وقرايا ولموسمي حج نخوش كوتو وفاتي كرد دعاية الخلش زور لسري نيوجي كرد رحمتي خواهي پروردگاری لێبێت دێنە سەر مقدمەی کتێبەکە طبعا ئەم کتێبە
چاپمان نەکرد لەبیرمان چوو إن شاء الله هەوڵەدین لەم هەفتەیە طبعی کەین و بینێنە بەردەست تەڵەبەکانش بۆی ئیستیفادەی لەکەن. مقدمەی کتێبەکە دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم. سەرەتا دائما زانایان و علەماکانمان هەر کتێبێکیان تەئلیف کردبێ لە کەلیمەی بسم الله و دەستیان پێ کردە، بۆ چونکە باءەکە بۆ ئیستیعانەیە، واتە داوای یارمەتی لە خوای پەروەردگارەکەم لە تەئلیف و نووسینەوەی ئەم کتێبە. کەلیمەی بسم الله بچێتە سەر هەر شتێک ناوی خوای گەورە ئیلا بەرەکەتدارە بێت، ئیلا بەرەکەتدارە بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ، حدیثەکە ضعیفە بەڵام معناکەی تەواوە، دەفەرمێ كل أمر ذي بال لا يبدأ ببسم الله فهو أقطع فهو أبتر. دەفەرمێ هەر شتێک سەرەتاکەی بە بسم الله دەستی پێنەکەی ئەوە بێبەرەکەتە بێت. لە فەرمودەیەکە فەرمێ کەلیەدی الجەذماء، وەکو دەستێکی بڕاوە وایە. هەر خوتبەیەک، هەر وتارێک، هەر مەوعیظەیەک بسم الله تیانە بێت، حەمد و سەنای خوای پەروەردگاری تیانە بێت، ئەوە وەکو دەستێک وایە بڕاوە بێت. ئەگەر دەستێکت بپەڕێ کەڵکی نییە، تەواو سوودی لێ نابینیت. ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای گەورە لێبێ لە سلسلة أحاديث صحيحة تعليقا لسر أم فرمودي أفرمي أمش زور جار هوكاريك بو زورك لبان خوازانو داعيكاني أهل بدع كخطبو وتاركاني ببركتا لبر أوي حمد سناي خواي پروردگارو خطبة حاجيتي أنا خدريتو أو خطبة حاجيك وهمو جمعيك بان خوازانو ماموساني أهل سناي خنن كالتزاميا بو سنتي پیغمبري خواه صلى الله عليه وسلم. كواتا دفرمي بسم الله الرحمن الرحيم. خوي لأصلا بسم همزي وصلي لبينايا، واتا بسم يعني اسم، بلان بو هالجيراو أليف همزي وصل بهوي زوري دوباره بونوا حذف كرا بوبا بسم، بوبا بسم مقدري شتايا تقديرك شيء بجوري موطن شونكيتي. كاتب كتاب تأليفكم لسرتا نسم بسم الله الرحمن الرحيم، يعني بسم الله أكتب. كاتب قرآن خيرم دالين بسم الله الرحمن الرحيم، تقديرك شيء بسم الله أقرأ، يعني بناو خوي قورا أخيرمو، بناو خوي پروردگار أنوسمو. كاتك آو خوي نانا خوي دالي چي بسم الله، واتا بناي خوي پروردگار نانو آو خوب. أما أم بسم الله يا پیغمبري خوا صلى الله عليه وسلم فرميت درگاي مالتان كردوا بسم الله تان لبير نچه، سر منجلي قازاني مالوا آفرتان لمالوا ويستيان باني منجلي بدن بلين بسم الله، درگاتان پيودا بلين بسم الله، لحمو شوينك بلين بسم الله، بو أو مالا بركتي تياكويت. ئاوت خوار نانت خوار چوویتە سەر سفرە بڵێ بسم الله بەرەکەتی تیاکەوێت، شەیطان لێت دوورەکەوێتەوە. بەڵام ئەگەر نەڵێ بسم الله ئەو کاتە شەیطان ملازەمەتەکە و دائیمە لەگەڵتایە. بۆیە بەهۆی غەفڵەتی خەڵکەوە ئاگایان لەم بسم الله نییە، سیرەکەی وەکو پێویست نایخوێننەوە، ئەچێتە سەر سفرە بسم الله ناکات، دێتە ماڵەوە بسم الله ناکات، نان خوا بسم الله ناکات، ئاو خوا بسم الله ناکات، دەرگای ماڵ خوا بسم الله ناکات. بۆیە ئەمە با لە یادمان دەرنەچێت. ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با تطبیقکەین. بسم الله الرحمن الرحيم یەکەم لاپەڕی قورئان بکەرەوە چی نووسراوە؟ بسم الله الرحمن الرحيم سورة فاتحة الحمد لله رب العالمين. کە لە هەندێک لە زانایان فەرموون بسم الله ئاەتێکە لە سورة فاتحة، ئاەتێکە لە سورة فاتحة. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک نامەی بۆ نووسیایە بۆ پادشاکان، بۆ عەظیمی ڕوم، بۆ کیسرا، بۆ کەیسەر، بۆ قەیسەر، سەرەتا لە نامەکەی نووسی بسم الله بەناوی خوای گەورە و میهرەبان. إنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم.
چیتیان نووسرا بوو نامەکە ئەللا تعلوا علي وأتوني مسلمين كواتا بسم الله ضرورة بناوي خوا الرحمن الرحيم جارب بزين الله يعني شي الله يعني شي اگه كسك برسائليت كرد تو مسلماني من ملحد يكم برسائل لكم الله يعني شي شون جواب ديتو الله يعني شي ها برا معنى كي ما معنى اسم الله 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 بمعنى المألوه دي المألوه يعني شي مألوه يعني المعبود أي معبود شي بكردي واتا برستراو كواتا وشيء الله معناه كي شي يعني شي برستراو معبود كواتا بناوي الله كبرستراو ما الله كبرستراو ما بويا كس جرأت ناكا من علاقي ناو بناشي الله چونك تاكا كسك كبرستراو بيكيا الله سبحانه وتعالى درستني بهيش شويك بلي ناو من علاقه ونم نعلم الله بلام اگر بإضافة بوكو عبد الله درسته كلنا عبيد الله هم من عبدي خواي پروردگارين الله يعني مألوه أي الرحمن الرحيم رحمن على وزن فعلان الرحمن على وزن فعلان الوقتشولي غضبان يعني ذو الرحمة الواسعة الرحمن واتا ذو الرحمة الواسعة واتا الرحمة خواي پروردگار فراوانا شملي مسلمان وغير مسلمان شكات بو خواي پروردگار الرحم بكافر شكات بل الرحم بكافر شكات أي الرحيم معناه يجيهم واتا ذو الرحمة الواصلة يعني رحمتي خواي پروردگار هم فراوانا هم رحمتكي خوشي اگيني ببندكاني خوي پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي خواي پروردگار نوتنو رحمتي هل قردو بروجي قيامت يك رحمتي شي دا قردو تسرزوي دا بشي قردو بين انس وجن وحيوانات وحرهموي يك رحمتي نوتنو هل قردو بوكين بو قيامت كواتا وكان بالمؤمنين رحيما خواي پروردگار رحمتي خوي دگيني بإيمان داران أمان تايبتا بباور داران ايقا درستا ناو من الله كان من بنين رحمن رحيم اگر بتنها ناو من الله كان من بلين بونو منك كسيك من الله يشبه لنا ينم رحمن زوج أبيسين مام رحمن أو درسنية أبي بلي عبد الرحمن كواتا دونا ولنا وكان خواي پروردگار بتنها نابي نايو بنيت الله الرحمن بلا ما باقي ناوكاني خواي پروردگار درست بتنها بنيت من علاقة بونمنا ناويني لطيف ناويني ودود ناويني قدوس ناويني رحيم درستا بتنها بلان باشتر چي لقلابت عبدكي لقلابت بلي عبد الرحيم عبد القدوس عبد اللطيف عبد الخبير عبد الغفور عبدكي لقلابت باشتر اگر بتنهاش بها درستا بلان الله الرحمن بهيت شويك درستني چكو الرحمن صفتك لايقي خواي پروردگارا لايقي خواي پروردگارا نابي مختص بخوي نابي بغيري الله بي سبحانه وتعالى تائر بس بي إن شاء الله حفتي داتو لشيناو مقدمكو شرحي دكين إن شاء الله صلى الله وسلم على نبينا محمد.